جارێکتر سڵاوتان لە ببینەرانی خۆشەویست لە بەشی دووەمی بەرنامەی تایبەت با ساڵیادی دامەزراندن و بنیادنان و دروستکردنی سلێمانی لەگەڵتانم قسە لەسەر چەمکی شار و مێژووی سیاسی دەکەین لە سلێمانیدا. دکتۆر ئەکرەمی مێهرداد نووسەر و ڕووناکبیرم لەگەڵدایە. دکتۆر ئەکرەم بەخێر بێت. مەبەست چییە لە شار؟ هەتەنها کۆمەڵێ مرۆڤ بچنە شوێنێک و تیان نیشتەجێ بوون و خان و دروستکەن و بگوزارێنن پێی دەوترێ شار یاخود شار بوون یاخود چەمکی شار کۆمەڵی خەسڵەتی خۆی هەیە. سەرەتا سوپاس یادی دامەزرانی شاری سلێمانی لە هەمووان پیرۆز بێ. ئەوەی من شارەزابم لە مێژووی نەتەوەکانە یا لە مێژووی نەژادەکانە دوو جار چەمکی شار پەیدا ئەبێ لە مێژووی ئەو نەتەوانێ. جارێکیان ئەو وەختەیە کە دینە یەکتاپەرستیەکان پەیدا بن. پێشتر دینە با بڵێن دینە چەند خوداوەندیەکان ئەوەی کە پێڵێن تەعەدودی ئالیها یان پۆلیسیزم کە هەر یەکێک لەو دینانە ڕەمزە بۆ خێڵێکی دیاری کراوە. بەڵام بۆیە لە ناوچەکان و لە ئەتراف و لە لادیەکان و ئەوانەیە ژیان بەسەرە بن کە ئەمە سەردەمی دەسەڵاتی بنەماڵەکانە. لە مێژووی کووردا شتیوا زۆرە، گۆتیەکانە، لۆلۆیەکانە، سۆبارەکانە، هیتیەکانە، ئەمانە هەمووی ئەوەی کە پێڵێن دەسەڵاتی بنەماڵەکان. بەڵام لە دوای یەکتاپەرستی، لە دوای کە دین لە تەعەدودی ئالیهەوە لە پۆلیسیزم بەرەو یەکتاپەرستیەچێ ئەبینین شارەکان لە تاریخی لە مێژووی ئەو نەتەوانە دروست بووە. مەسەلە لە لای کورد شاری هەمەدانە یان لە لای ئێرانەکان بەگشتی، لە لای جووەکان شاری ئۆرشەلیمە، لە لای عەرەبەکان شاری مەدینە پاشان مەککەیە، لە لای یۆنانەکان شاری ئەسینایە. ئەم شارانە ڕەمزن بۆ تەوحیدی دینی، ڕەمزن بۆ یەکتاپەرستی. ئەگەر قسەکەی مارکس بکەینەوە ئەڵێ یەکگرتنی هێزەکانی زەوی سەرزەوی یان یەکگرتنی دەسەڵاتی خێڵەکان بۆ دروستکردنی دەوڵەتی شار یا بۆ دروستکردنی قەوم یا بۆ دروستکردنی ئەگەر بەزاراوە کوردیە یا ئاڤێستایەکە بڵێن بۆ دروستکردنی میلەت باشە، لە هەمان کاتە یەکگرتنی بیر و باوەڕەکانە لە ئاسمانیشە. بۆیە ئەم قۆناغە لەم قۆناغەیە پێوترێ قۆناغی دروستبوونی شارەکان کە قۆناغی بهینە، قۆناغی با بڵێن یەکتاپەرستیە لە ئاینەکانە. بەڵام لە قۆناغێکی ترە کە پێم وایە لە زۆربەی نەتەوەکانە هەیە بەهۆی هەلومەرجی سیاسیەوە، بەهۆی گۆڕانکاری سیاسیەوە، بەهۆی هاوسەنگی سیاسیەوە لە بینی هێزەکانە تەمەشاکەی شاری تازە دروستە بێ یان شوێنی تر دەبێتە شار، یان مەسەلە ئەو شارانی کە پێشووتر ئەهەمیەتیان هەبووە، گرنگیان هەبووە، نایانمێنە شارە تازەکان گرنگی پەیدا دەکەن. شاری سلێمانی لەو شارانەیە کە هەر لە سەرەتاوە کە دروست کراوە بە مەبەستی سیاست و بۆ پایتەختی بابانەکان دروست کراوە. بۆیە شار بۆ خۆی ئەگەر لە زاراوە لاتینەکە تەمەشاکەین معناکەی دەبێتە پۆلیس، کە پۆلیس بە معنای سیاسەتیش دێ، بە معنای شاریش دێ، بە معنای ئەمنیەتیش دێ. چکە کە تۆ شار دروستەکەی معلومە بێ ئەمنیەت و ئاسایشەکەشی پارێزی. ئەبێت لە هەر خەسڵەتە دینیەکەەوە تەماشای شارکە یاخود دەبێت شار کۆمەڵی خەسڵەت و پێوەری ئەوەی کە یەکەم جار باسم کرد ئەمە تەفسیری کۆنە، ینی تەفسیری با بڵێن هینی چەند هەزار ساڵ لەمەوە پێشە کە زۆربەی شارە تەقلیدیەکان یان شارە کلاسیکیەکان یا شارە کۆنەکان لە دنیاە کە دروست بوون لە ئەنجامی تەوحیدی دینەوە دروست بووە، لە ئەنجامی سەرهەڵدانی دینە یەکتاپەرستەکانەوە دروست بوون و زۆرێک لە نەژاد ناس و دێرینە ناس و مێژوو ناسەکان ئەمەیان سەلماندووە. بەڵام لە ڕوانگەی سیاسەتەوە مەبەستم سیاست بە معنا مۆدێرنەکەی یا بە معنا ئێستایەکەی هەندێک لە شارەکان دروستە بوون بۆ پێداویستی سیاسی یا بۆ نیازی سیاسی کە ئەو نەتەوەیە یا ئەو خەڵکە یا ئەو ناوچەیە پێویستی بە دروستکردنی شارێکەیە بۆی بیکاتە پایتەختی خۆی، بیکاتە شوێنی سیاستکردن و حکومڕانی خۆی. سلێمانی ئەو خەسڵەتە سیاسی لە خۆی گرتبوو هەر لە سەرەتای دامەزراندنیەوە. هەر سلێمانی بە خۆی لە سەرەتای دامەزرانیەوە بۆ سیاست دامەزراوە. لە هەمووان معلومە کە سلێمانی کە دروست کراوە و دەستیان کردووە بە دروستکردنی بۆ دروست کراوە کە ببێ بە پایتەختی بابانەکان. معلومیشە ئەوە لە تاریخاوە
هەموو دۆست و دوژمنیان یار و نار ئەویان سلمانەوە کە سلێمانی شارێکە بۆ مەبەستی سیاست بۆ پایتەختی سیاست دروست کراوە و سیاسەتیشی تیاکراوە. مەرج هەموو شارێک بۆ مەبەستی سیاسی دروست کرابێت؟ مەرج نییە، شار هەیە بۆ مەبەستی بازرگانی دروست کراوە، شار هەیە بۆ مەبەستی مەسەلە کەشتی ڕانی دروست کراوە، مەسەلە بەندەرەکان، شار هەیە بۆ مەبەستی گواستنەوە لە بینی ناوەندێکی بازرگانی بۆ ناوەندێکی بازرگانی دروست کراوە. شاری وا زۆر لە مەسەلە بۆ نمونە شاری مووسڵ، شاری مووسڵ هەر وشەی ئەلمووسڵ یعنی گەیەنەر وەنا ینی بۆ نمونە شاری مووسڵێکێکە لەو شارانەی کە لە ئەنجامی بۆ گەیاندن دروست کراوە لە بینی سووریا و لە بینی عێراق و لە بینی تورکیا و لە بینی عێراقوانە شارێکی سیاسی نەبووە، ینی بۆ مەبەستی سیاست دروست کرابێ. دیارە هیچ شارێکیش نییە کە سیاسەتی دیان نەکرێ، بەڵام ئەوەی کە بە تایبەتی بۆ مەبەستی سیاست دروست کراوە لە سلێمانیا لە کوردستانە سلێمانیا و لە عێراقیشە بەغدادا، خۆش دەزانی بەغدادیش بۆ مەبەستی ئەبوو جعفەری مەنسوور بۆ مەبەستی سیاست و پایتەختی حکومڕانەکەی دروستی کرد. دکتۆر ئەکرەمی بهێرداد کام لە شارەکان ینی جێی سەرنجە بن، شار بۆ سیاست دروست کرابێ، شار بۆ بازرگانی دروست کرابێ، شار بۆ گەیاندن و گەشت و گوزار دروست کرابێ، کامیان شارێکی بەهێز؟ خۆی ئەگەر ئێمە لێکدانەوەیەکی با بڵێن مێژووی گشتی بکەین یا لێکدانەوەیەکی بە ویژدان بکەین، هەموو هۆکارەکانی دروستبوونی شار بەشێکن لە پێداویستی ئەو خەڵکە و لە بیریشمان نەچێ، ینی مێژووش بوو خۆی پێش ئەوەی زەمن بێ پێش ئەوەی کات بێ شوێنە، ینی مەسەلە بۆ نمونە شوێنێکی دیاری کراو کاریگەری هەیە بۆ ئەوەی کە مێژوویەکی دیاری کراو دروست بێ کە فەرقی هەیە لە مێژووی شوێنێکی تر. مەسەل بۆ نمونە سلێمانی بە تایبەتی لە کوردستانە یەکێکە لەو شارانەی کە تایبەتمەندێتی سیاسی هەیە و ئەم شوێنە لەبەرەوەی لە ئەساسە بۆ سیاست دروست کراوە نزیکە لە سنووری ئێرانیشەوە باشە بۆیە تەمەشاکەی جۆرێک تەسیراتی ئێرانی یان جۆرێک تەسیراتی فەرهەنگی ئێرانیشی تیا بووە. هەموو ئەمانە دەلالە لەواکەن کە ئەم شارە شارێکە بۆ سیاست دروست کراوە و بۆیەش تەمەشاکەی بە درێژایی مێژووی سیاسی کورد یا مێژووی بزوتنەوەی سیاسی کورد یەکێک لە شارە هەرە پێشەنگەکان یان لە شارە هەرە دەست پێشکەرەکان بۆ هەموو شتێک هەر سلێمانی بڵێ ئەو خەسڵەتە سیاسی کە وەریگرتۆ سلێمانی لە کاتی خۆیدا لە 236 ساڵ بەر لە ئێستا لە ئێستایەتیای ماوەتەوە؟ من بخۆم بڕواایەکەم هەیە و چەند جاری ژنووسیمەوە بزانام لەگەڵ جەنابیشە بەسم کردووە. سلێمانی دوو سیفەت سێ سیفەتی هەیە کە بەڕاستی شایانی باسە، یعنی کاڵم شایانی باسەمە بەسمەوەی کە ئەبێ بە نەزەری ئەعتیبار بیگرین و لێ تێبگەین. یەکەم سلێمانی لە سەرەتای دروستبوونیەوە کێشەی دەسەڵاتی نەبووە، یعنی مەسەلە خەڵکەکە کێشەی لەگەڵ دەسەڵاتەکان لە بچکە خۆی دەسەڵاتدار بووە، یعنی هەر لە سەرەتای دەسەڵاتە خۆجێیەکە دەسەڵاتی مەبەستم خەڵکی سلێمانی خۆی دەسەڵاتدار بووە. جا ئەگەر حکوومەتەکە بێگانەش بوو بێ حکوومەتەکە دوژمنیش بوو بێ، مەسەلە با نمونەیەک بێنمەوە کە لە هەمووی بەرچاوترە لە زمانی ئەو پەڕی دڕندایەتی بەعسە لە ساڵانی با بڵێن لە دوای 74 بەدواوە هەتا کەوتنی بەعز لە کوردستان. خۆ لەو جادەیە دەسەڵاتی هەبوو بەعز، بەڵام لەم کۆڵانە نەیبوو، بە ڕۆژ دەسەڵاتی هەبوو بە شەو نەیبوو. لە سەردەمی بابانەکانیشەوە هەروە بووە، لە سەردەمی شێ مەحموش هەروە بووە، لە سەردەمی دەسەڵاتی تازەی کورد لە دوای بەهارینەوەیەکەوە هەروە بووە. سلێمانی کێشەکەی لەسەر لەگەڵ دەسەڵات نییە، چکە خۆی دەسەڵاتدارە. باشە سلێمانی داوای چیەکە؟ چکە بۆ بعضی لە شارەکان مەبەستیان ئەوەی دەسەڵاتیان هەبێ یا بەشێک بن لە دەسەڵات یا دەسەڵات بیان خوێنێتەوە. باشە خەڵکی سلێمانی من پێم وایە لەمە تەجاوزی کردووە یان تێپەڕیوە. سلێمانی یەکێکە لەو شارانەی کە حەزی لە عەیش و نۆش. چۆن عەیش و نۆش چۆنە؟ عەیش و نۆش بە ئیمتیاز بەشێکە لە سیفەتی شار، یعنی هەموو شارە مهمەکانی دنیا هەموو شارە گرنگەکانی دنیا بە عەیش و نۆش بوون بە شار. عەیش و نۆش بە معنای ژیان و نۆشینی ژیان یان بە مانای خۆشیان. باشە خۆشیان تەنها ئەوە نییە ئینسان لەباری ئابووریەوە باش بێ، خۆشیان بە معنای ئەوەی کە خەڵکەکان
جەمالێتیان هەبێ، ئەدەبیان هەبێ، هونەریان هەبێ، بیر و باوەڕیان هەبێ، بەشداریان هەبێ، کاریگەریان هەبێ، یاخیبوونیان هەبێ، هەموو ئەمانە. بۆیە تۆ تەمەشاکەی مەسەلا ئەم دیدگایە، ئەم دوو مەسئلەیە، مەسئلەی یەکەم کە هیچ کام لە دەسەڵاتەکان بە دەسەڵاتە کوردیەکانیشەوە لە خەڵکی سلێمانی گەورەتر نەبوون، یان خەڵکی سلێمانی زۆر مەجبوریان نەبووە. باشە ئەزانی بۆ ئەمە جیناتە لە خەڵکی سلێمانیە؟ ئەزانی مەسەلەکەی بەچیەوە بۆ نە بۆ شارێکی تروانە. زانی بۆچی وایە سێرکە لەبەرەوەی سلێمانی یەکەم جار کە دروست کراوە بۆ ئەوە دروست کراوە کە دەسەڵاتەکە کوردی بێ. باشە ئەم دەسەڵاتە کوردیەش هەتا ئیستقراری کردووە، هەتا ماوەتەوە، هەتا بەردەوام بووە، پێویستی زۆر بە خەڵک هەبووە. باشە ئەمە نزیکی 100 ساڵی خایانوە لە قۆناغی یەکەمە. باشە دوایی دەسەڵاتی تر هاتۆ بەم شێوەیە، دەسەڵاتی بێگانە هاتۆ بەم شێوەیە، بۆیە کێشەکە کێشەی دەسەڵات نەبوو. ئەمە خاڵێکی تریش لەبەرەوەی هەر شارەکە ئەساسەن بۆ سیاسە دروست کراوە، عەقیدەی خەڵکەکە جا ئەمە مەسەلەیەکی مێژووناسی ئیسا بۆت باسەکەم، عەقیدەی خەڵکەکە بۆ درێژماوە ئەبێتە بیر و باوەڕێکی سیاسی. مەدرسەیەکی فەڕەنسی هەیە پێڵێن مەدرسەی فەرنان بڕۆدێل بۆ لێکۆڵینەوەی بنیادی مێژووی. ئەڵێ بنیادی مێژووی ئەو بنیادەیە کە 100 ساڵ و زیاترە خایەنێ و مێژوو هەر ئەوە نییە ڕووی داوە دووبارە ئەبێتەوە درێژە بێتەوە بۆ ئێستا. تۆ ئەگەر ئێمە بەم منهەجە مێژوویەیە سلێمانی شی بکەینەوە بۆمان دەرەکەی کە بەڕاستی سلێمانی ئەو شارەیە لە بیدایەتەوە هەتا ئێستا بەردەوام شوێنی سەرهەڵدانی بیر و باوەڕەکان بووە. مەسەلە هەردوو طریقەتە دینیەکە کە لەم ناوچەیە بەهێزە طریقەتی قادری و طریقەتی نەقشبەندی مرکزەکەی ئەو ساش و ئێستاش هەر سلێمانیە. ئەمە بخۆی دەرای لەوەکە کە ئەم خەڵکە ینی با بڵین تاریخیەن یان لە مێژوویەکی درێژماوەیە حەزیان لەم مەسەلانەیە و حەزیان لەم بیر و باوەڕانەیە. هەموو مەدرسە ئەدەبیەکان لە دوای نالیەوە تەمەشاکەی لە سلێمانیە سەری هەڵداوە. هەموو حیزبەکانی کوردستان تەمەشاکەی حیزبی هیوای لێ دەرچێکە لە کەرکووک دروست بووە، هەموو یان دارکەر یا ئەوانە لە کەرکووک دروست بووە، هەموو حیزبەکان ئەگەر لە سلێمانیش دروست نەبوون بەڵام مەرکەزەکەیان بۆتە سلێمانی، مەڵبەندەکان بۆتە سلێمانی، هێزەکان بۆتە سلێمانی. خاڵێکی ترژی ئیزافەکەین هەرچی حیزبی کوردیە لە سلێمانی پشتی لە عەرز دراوە. دیقەت بە ینی بۆیە ئەم شارە بە ئیمتیاز بە هەموو ڕەهەندەکانەوە شارێکی سیاسیە، ڕەئی سیاسی هەیە، بۆچوونی سیاسی هەیە. باشە بە بڕوای من مەسەلەکە ئەگەڕێتەوە بۆ ئەو دوو شتەی کە باسم کرد. یەکەم لە دەسەڵات بێمنەتن، دووهەم شارێکن بە کەم ڕازی نین سەری ئەم مەسەلێن. ئەمە هەر بۆ سلێمانیە تا ئیسە لە کوردستانە لە کوردستانە باس دەخەسەتی شارکن لەسەر ئاستی ناوچەی ئەم دیاردەی لە عالەمە پێوترێ دیاردەی پاریسی. پاریس یەکێکە لەو شارانی بە کەم ڕازی نین. هەندێک لە شارەکانی ئەڵمانیا هەر بەو شێوەیە کە بە کەم ڕازی نین، بە کەم ڕازی بوون لە هەموو شتێکە. ئەم مەسلەیەکی گرنگە و خۆی ئەمەش لە ڕاستیە شخصیەتی شار بە مەعنا مۆدێرنەکەی دروستەکە و بە مەعنا فرەیەکەشی. یعنی تۆ دیقەت بە سوتفە نییە زۆربەی زۆری ئەدەبیاتی کوردی هەر چوار پارچی کوردستان نەکردی کوردستانی باشوور تەمەشاکەی لایەنە بەهێزەکەی سلێمانیە. لە خۆڕانیە هەموو سیاسەتی کوردی، هەموو دەسەڵاتی کوردی لەم پارچەیە لە سلێمانی دروست بووە لە سلێمانیش پشتی دراوە لە عەرز. بۆ ئەم خەڵکە بۆ خۆی بە کەم ڕازی نییە و بیر و باوەڕ چەمکە پاریسیە چەمکی یاخیبوونی تێدایە؟ معلومە باسی ئەوشم کرد. معلومە چەمکی یاخیبوونی تایە، چەمکی جیاوازیشی تێدایە. زۆرجار دەستەواژەیەک بەکاردێنێت دەستەواژەی شاری زیندوو لە بەرامبەریە نەوتراوە شارەکانی دیکە مردوون. نمونەی شاری زیندوو زۆرە جاڕم بێ ئەو دەستەواژەیە سیرکە ئەو دەستەواژەیەکی بە ئینساف نەبێ بە ویژدان نەبێ با باسی تایبەتمەندێتی بکەین. مەسەلا ئەو شار مەسەلەی لە زۆرێک لە وڵاتانە شارەکە سەناعیە یان پیشەسازیە یان تیجاریە یا فەرهەنگیە. ئەمە خۆ دەلالەوە ناکە ئەمان
نازیندون و تەنها شارە سیاسیەکان زیندون ینی بۆیە ویژدانی تیانە ینی چکە ژیان هەموو لایەنێکدا ئێمە باسی کە باسی سلێمانیەکەن باسی تایبەتمەندێتی سلێمانیەکەن تایبەتمەندێتی سلێمانی ئەم تایبەتمەندیانەیە کە من باسم کە شارێکی یاخی و بێمنەتە شارێکە بە کەم ڕازی نابێ باشە شارێکیشە کە هەمیشە داهێنانەکان و ئیبداعەکانی کورد لەم شارە و دروست بووە بە ئاڕاستی سلێمانی ڕاستن من پێم وایە ئیسای سلێمانی هەر زۆر ڕاستیشە یەکێک لە دەلیلەکانمان کە ئەوەی کە زۆر بە ئاشکرا دیارە یۆنسکۆ شاری سلێمانیە کاتە شاری ئەدەب خۆمە بەڵێ داهێنانی ئەدەبی ینی ئەمە لەناو ئەم هەموو عالەمە هەموو شارە دیارە ئەمە خۆی مەسلەیەکی گرنگە ئەنجا تۆ تەمەشاکە باەکی لەو شتانی کە باسی نازانم لە بەرنامەکانی ترا باسان کردووە مەسەلا زمانی کوردی زمانی کوردی کە خۆ دەزانی یەکێک لە لایەنە زۆر زۆر گرنگەکانی هەموو نەتەوەیەک باشە لە دوای لە دەستدانی هەموو شتێک ئەمما خاکە ئەمما زمانە وەنە ممکنە نەتەوەیەکیشە بێ خاکیش لە دەستوا بەڵام زمان لە دەست نادا یەک شت بڵێم کە من زۆر کەم لە ناو خوێنەواری کورد و لە ناو نووسری کوردایی بینم لە ناو شعوبی ئیسلامی لە ناو گەلانی ئیسلامی ناعەرەب لە ناو گەلانی ئیسلامی ناعەرەب هەر لە هیندستانەوە هەتا ئەگاتە بەحری متەوەسط دەریای ناوەڕاست یەک نەتەوە هەیە بە ئیملای خۆی بەڕێنووسی خۆی نووسێویش کووردە مسلمانەکانی هیندستان بە ئیملای عەرەبیە نووسن مسلمانەکانی پاکستان و بەنگلادیش بە ئیملای عەرەبیە نووسن ئەفغانستان بە ئیملای عەرەبیە نووسێت تورکیا هەتا زمانی ئەتاتورک بە ئیملای عەرەبی ینی زمانی خۆیان بە ئیملای عەرەبی کوردیش هەتا ساڵی 1932 زمانی کوردی بە ئیملای عەرەبی نووسیوە دوای ئەوە باشە لە 1932 مێجەرسۆن و تۆفیقوابیەن ئیملایەک ڕێنووسێک بۆ کووردا ئەنێن لە جیاتی فەتحا بزوێن لە جیاتی کەسرە یایەکی تر لە جیاتی زەممە واوێکی تر باشە بای عەرەبی ئەبێ بە پێ جیم ئەبێ بە چێ فێ ئەبێ بە ڤێ دیقەت بە تاکە میلەتێکە حتا ئێران ئەمە خەستەتە بۆ سلێمانی ئەگەرێتەوە بۆ کوورد دەگەڕێتەوە مەبەستمەوەی سلێمانی ئەمەی کردووە بەڵێ بۆ کورد دەگەڕێتەوە تازە بۆتە هی هەموو کورد بۆتە هەموو کورد بە تایبەتی ئەو کوردەی کە بە حروفی ئەم حروفی ئەم ناوچانە نووسێت کە بە حروفی لاتینی نانووسێت مسلم کوردی تورکیا و کوردی سووریایە بەڵام کوردی ئێران و کوردی عێراق کە بەم ڕێنووسە بەم ئیملا کوردیە ئینووسین تاکە میلەتێکین لە ناو میلەتانی ئیسلامی ناعەرەبە کە ئیملای خۆمان هەیە ئەمە داهێنانێکە ناسنامەیەکە کە لە سلێمانیەوە دەرچووە مەسەلە یەکەمین جەریدەی لە قەڕنی بیستا لەم شارە بووە مەسەلە یەکەمین بزوتنەوەی سیاسی لەم شارە بووە یەکەمین حکوومەتی کوردی بەدرێ لەم شارەوە هەموو ئەمانە دەلالە لەواکە کە تۆ ئەگەر منهەجەکەی فەرنان بڕۆدێل بەکاربێنین ئەم شارە لە تاریخی خۆیە بە ئیمتیاز شارێکی سیاسیە و دەسەڵاتەکان لێرە دروستە بن بەڵام دەسەڵاتەکان ئەگەر ئیجازە بێ ئەم جملێ بەڵام دەسەڵاتەکان لە شارەکان گەورەتر نین لەم شارە گەورەتر نین ئەم شارە لە دەسەڵاتەکان گەورەترە بۆیە تەئسیری هەیە مەسەلە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە لە کوردستان هەچی حیزبی کوردستانە لە سلێمانی پشتی یاوێتی لارس بۆ چکە ئەم خەڵکە بە کەم ڕازی نابێ کە من بەش بە حاڵی خۆم لایەنگری ئەوم کە بە کەم ڕازی نابی ئەمە دیاردەیەکی مۆدێرنە ئەو دیاردەیە کە لە تاریخ ئەوروپا پێڵن دیاردەی پاریسی ئەم خەڵکە بە کەم ڕازی نابێ و ئەمەش بزەبت ئەو شتەیە کە پێی ئەوترێ مۆدێرنیزم و پێی ئەوترێ ئەوەی کە ئەم خەڵکە بە شێوەی گشتی سەبجەکتن فاعلن بکردن بەرکاربوون ممکنە سەردەمێکی دیاری کراو مەفعول بوون یا بەرکاربوون قبول بکە لەبەر خاتری زروفێکی سیاسی یا لەبەر خاتری کورد یا لەبەر خاتری هەلومەرجی ئاسایشوانە بەڵام لە نەتیجێ ئەخیرە ئەوەی کە بکەرە بە تایبەتی لە باشووری کوردستانە سلێمانیە باشترین نمونەشم باشترین شایەدەشمان بەڕاستی ڕاپەڕینی ساڵی نەوەیەکە کە من خۆم لە تەفاسیلەکە بەشدار بووم بۆ ئەزانم ئەو ڕاپەڕینە
چەند حەدەسێکی گەورە چەند وەرچەرخانێکی گەورە بووە کە کورد تا ئێستا لە هیچ کام لە پارچەکانی کوردستانە لە شارەکانی تری کوردستانە بەخۆی نەدیوە. ئەمێ دکتۆرەکەم باس لە زمان کرد، باسمان لە بزوتنەوە سیاسیەکان کرد. لەو بینەدا کە کاریگەری هەبوو بێ لەسەر بزوتنەوەی سیاسی بزوتنەوەی شۆڕژگەڕی ئەدەبە و لە ناو ئەدەبیشدا ئەدەبی بەرەنگاربوونەوە ئەدەبی شۆڕژگێڕی ئەوە ئەدەبە شۆڕژگێڕی و بەرەنگاربوونەوەیە توانیوێتی دیوە سیاسیەکەی سلێمانی بەهێز پیشان بدە؟ یەک شت هەیە کە زۆر زۆر گرنگە بە بڕوای من هەتا ڕاپەڕینینەوە یەک هەتا ڕاپەڕینینەوە یەک گرنگترین سەرچاوەی مێژویی و سیاسی و ئەدەبی و فەرهەنگی هینی کورد بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات و باشوور ئەدەبەکەیەتی. ئێمە لووتکەی ئەدەبی گەورە گەورەمان هەیە هەم بەلایەنە بەرەنگاریەکەیەوە و هەم بەلایەنە جوان ناسیەکەیەوە. مەسەل ئەو شاعیرانی کە لە کوردستانە لەم 200 ساڵی ئەخیرە ئیتر لە دوای قوتابخانەی نالی و سالم و کوردیەوە پەیدا بوون بەڕاستی یەکێکن لە گەوهەرەکانی ئەدەبی کوردی و سەقافەی کوردی و فەرهەنگی کوردی و هوشیاری کوردی نەک تەنها لە ڕوانگەی بەرەنگاری سیاسیەوە بەڵکو لە ڕوانگەی بەرەمهێنانی داهێنانی بەرەنگارە سیاسەکە لە بەرەنگارە سیاسەکە معلومە خۆ ڕەمبێکم هەموو کەس بزانێکە زۆرترین بەرەنگاری سیاسی یا ئەدەبی بەرەنگاری سیاسی لە ناو کووردا لە سلێمانی کراوە نەک لە ناو کوردی ینی لە ناو کوردی عێراق لە ناو کوردی پارچەکانی تری لە ئەدەبە کلاسیەکەش هەمانە گرنگی پێدراوە لە ئەدەبی کلاسیکە داهێنان کە گرنگە ئەو داهێنانی کە ئەدەبی کلاسیکی کوردی سلێمانی داهێنانی داهێناوە و مەدرسەیەکی داهێناوە مەگەر ئەو داهێنانە بێت کە وەختی خۆی بابەتایەری هەمەدانی لە قەڕنی یانزەیە یان لە قەڕنی دەیە مامسم قەڕنی دەی زاینی لە سەدەی دەی زاینیە مەگەر ئەو داهێنانی داهێنابێ بەڵام ئەو داهێنانی کە لە سلێمانی بووە داهێنانێکی ئەدەبی بووە ئیبداعی بووە بەڕاستی جەمالی بووە کە تا ئێستاش بۆتە خەزنەیەکی گەورە بۆتە گەنجینەیەکی گەورە کە شاعیرانی گەورەی وەکو نالی و سالم و کوردی و حەمدی و تایەربەگ و ئەحمەد موختار و مەحوی و ئەمانە هەمووی حتا ئەوانی ئەودی و با بڵێن ئەوانی کوردستانی ڕۆژهەڵات هێمن و وەفایی و ئەوانش هەر لەسەر هەمان ڕێزکەیە بە متەئسیر بوون بە هەمان ڕێزکە بۆی تەمەشاکەی داهێنانێکی ئەدەبی بەڕاستی شانی باسە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە کە من پێم خۆش ئەمە باسکەم بە بڕوای من لە سلێمانیە بە تایبەتی داهێنانی فکری پەیدا بووە بە جیاوازی بیر و باوەڕەکانیشەوە مەسەلە من جیاوازم لەگەڵ فلان کەس یا لەگەڵ فیسار کەس بەڵام چەمکە فکرەکان چەمکە فەلسەفیەکان چەمکە مەعریفیەکان باشە و مەسەلەی شیکردنەوە و مەسەلەی لێکۆڵینەوە و مەسەلەی بەحث و شیکاری پرسەکان لە سلێمانیا لە هەموو زیاتر بووە بەڕاستی یعنی یەکێک من بۆ خۆم تۆ خۆ دەزانی من فکر و ڕۆشنبیری بەگشتیوە سیاست بە تایبەت مەبەسم هەموو لێکۆڵینەوە ینی مەبەسم هەموو لێکۆڵین تۆ خۆ دەزانی من لەو مەجالای ئیشەکەم لەبەرەوە ئەزانم کێش لەو مەجالای کردوێتی ئەوەی لە سلێمانی کراوە ینی لە ڕاپەڕین بەدواوە هەتا ئێستا بۆ لێکۆڵینەوە بە لێکۆڵینەوەی ئەدەبی بە لێکۆڵینەوەی فکری بە لێکۆڵینەوەی سیاسی بە لێکۆڵینەوەی فەلسەفی بە لێکۆڵینەوەی جەمالی لە هەموو ئەم مەجالانە بە تاریخی کورد لە هەموو تاریخی ڕابردووی کوردان نەکراوە لە ماوەی ئەم 30 ساڵە بۆیە کەمیش نییە ها یعنی با بڵێن نییە مهینەکە هەندەکەی کەم نییە هەندێکی زۆر کراوە ئەو نووسەرانە احتیمامی زۆریان داوە بە لێکۆڵینەوەوانە خۆزگە ئەگەر لە بەرنمەکەی ئێوە کەسێکتان بێنە لەباری زانستیشەوە قسەی بکردا من ئەکرەمەوێ و کاتی کە هەمانە بە زیاتر لەسەر ڕەهەندە سیاسەکەی سلێمانی و دروستبوونی شار قسە بکەین باس لە بەکەم قبولکردن کرد لە سلێمانەکان کەم قبول ناکەن بەکەم ڕازینی بەکەم ڕازینی بڵێ شێخ ڕەزای تاڵەبانی لە شعرەکە دەڵێت کە ئێرە چۆکی بۆ فارس و تورکدانەدا بۆرێت بۆ مێژووی نوێ دەبینی دەیان شۆڕش کراوە لە بەرامبەر ئەو دەستەواشانەی کە خۆت بەکارێت هەتا تەنها ئاخریان
ڕژەمی باسەکە بۆ سلێمانی مەدینە ساڵبە بەکارهێنێ بە دیوەکەی تریە ئەم بەکەم ڕازی نەبوونا زیانی بۆ سلێمانی هەبووە بە بڕوای من زیانی نەبووە ئەگەر دەسەڵاتەکە مەسئول بووە زیانی نەبووە ئەزانی بۆچی چکە ئێمە کە دیاردەیەکی مێژووی لێکۆڵینەوە لە دیاردەیەکی مێژوویەکەین وەکو عەرزم کردی ئەگەر بەپێی مەدرسەکەی فڕنان بڕۆ دێل لە مەقتەعێکی مێژووی کەمخایەنە نامێنێتەوە ئەبێتە بەشێک لە سترەکچەری خەڵکەکە بەشێک لە بنیادی خەڵکەکە بەشێک لە عەقیدەی خەڵکەکە بەشێک لە پێکهاتەی خەڵکەکە ئەمەیە کاتەگە زەرریشی لێ کردبێ هەر قبولی بووە زەرریشی لێکردێ بەڵام هەر شخصیتەکەی ئەوەیە ینی بابنێ کەسایەتی سلێمانی ئەو کەسایەتیەیە کە بەکەم ڕازی نابێ مەسەلەکە باش و خراپ نییە مەسەلەکە تایبەتمەندێتیە هەروکو چۆن وتم کەلیمەی زیندوو نازیندوو بەکار نێنین وەنیە باش مەسەلەکە ئەوە نییە کە ئەمە باشە یا خراپێ ئەگەر زەرریشی لێکرد بێ بەڵام ئەمە بەشێکە لە کارکتەری ئەو خەڵکە مەسەلە با نمونەیەک بێنینەوە بۆچی مەسەلە لە ئەڵمانیا و لە ئیتالیا فاشیزم و نازیزم سەری هەڵدا لەبەرەوەی درەنگترین میلەتی نەتەوەی ئەوروپا بوون کە وحدەی قەومیان دروست کرد ئەو عوقدەیان هەرتیا مایەوە ئەو گریان هەرتیا مایەوە ئەمە مێژونووسەکان باسیەکەن بەڕێی من سلێمانی مەسەلەکە ئەوەیە لە بیدایەتی دروستبوونیەوە لە 236 ساڵ تا ئێستا ئەم شارە شاری هین بووە ینی شارێک بووە کە بەکەم ڕازی نەبووە شارەکە کورد دروستی کردووە و دەسەڵاتی کوردی دروستی کردووە حەدیەقەل 100 ساڵی پێچوە تا ئێستەقراری کردووە و خەڵکەکەی ڕاهێناوە یان لەگەڵ خەڵکەکە ڕاهاتووە هەردوو لایەنەکە بڵین لەگەڵ خەڵکەکەشان ڕاهاتووە باشە بۆیە هەموو ئەمانە ئەنجا ئەم قوتابخانە ئەدەبیانە لێرەوە سەریان هەڵداوە ئەم طریقە دینیانە لێرەوە سەریان هەڵداوە ئەم بزوتنەوە سیاسیانە لێرە سەڵدا دیقەت بە ئەو شتانی کە لەم شارە سەری هەڵداوە هێندە زۆرە کە ئیتر شخصی کەسایەتی ئەم شارە فەرقی ئەبێ لەگەڵ کەسایەتی شارەکانی ترە لە ڕووی چەمک و ماناکەوە سلێمانی ئێستاگەر تەماشا بکەیت زۆر جار دەستەواژەیەک بەکاردێنرێ دەڵێن سلێمانی بەس قەرەباڵغەکەی شارە خەسەتە شارەکانی تیانە زۆر جار دەوترێ ئەوانەی کێسە لە ناو سلێمانیان خەڵکی دەرەوەی شارن وەکو بەشێک لە سلێمانی ئەژمار ناکرێن لە خوێندنەوەی نوێ وەکو بابەتانی کە تۆ باست کردن ئەمانە چۆن ئەگەر لە قسە ئەخیر و دەست بکەن خەڵکی دەرەوەی شار کە دێنە ناو شار ئەمە بەشێکە لە دیاردەیەکی سروشتی طبیعی مێژووی کە خەڵکی لادێ هەر بەرەو شارتێ ئەمە لە هەموو میلەتێکە هەیە چۆ بۆ هەرچی شاری دنیا ڕەسەن و ناڕەسەن نیە لە ئەوە تا ڕادەیەک بۆ چوونێکی ناجایزە ینی هەمیشە خەڵکی لادێ بە تاریخ هەر بەرەو شار چوو یا لە شارێک ئەچێ بۆ شارێکی تر ئەمە یەک دیاردەی با بڵێن مێژوویە کە پەیوەندی بە سەرمایەداری و پەیوەندی بە حەزارەت و پەیوەندی بە خوێن یەکێ لەبەرەوە دێتە شار مناڵەکەی بخوێنێ یەکێ لەبەرەوەی دێتە شار سەنعەتێکی دەستکە یەکێ لەبەرەوەی دێتە شار کە وەزیفەکەی لە شارە یەکێ لەبەرەوەی دێتە شار کە شاری پێخۆشترە سینەمای تیا و مەسرحی تیا ئەم شتانە بۆیە هەموو ئەم هۆکارانە ئەوەش هەر شارێتیە باوا بڵێن یعنی ئەو هۆکاری کە خەڵک لە دەرەوەی شاریەتە ناو شار لەبەر شارێتیە ڕەسەن و ناڕەسەن نیە ماوەتەوە ئەو قسە بکەین ئەوەی کە ئەم شارە سیفەتەکانی شاریتیانە یا مەسەلە بۆ نمونە خزمەت نەکراوە یا ئەوە نەکراوە ئەوە ئەچێتە بابی سیاستەوە ئەبێ ڕخنە لە دەسەڵاتی سیاسی بگرین بۆ ئەم شارە ناناسێ من لەگەڵ جەناب تا ئەمەم باس کردووە لە کوردستانی نوێژ نووسیمەکە هەر کەسێک بڕوای من هەر کەسێک جارێکی تریش بابزەم لە بەرنمەیەکە لەگەڵ جەناب تا باسمان کرد بە نەبوو لە بەرنمەی گەرما و گەرم هەر کەسێک نیەتی ئەم شارە داواکاری ئەم شارە باشە ئەو بێمنەتی ئەم شارە هەزم بکە و تێی بگە و وەڵام دەرەوە بێ بۆی بە بڕوای من مەبەسم لایەنە سیاسەکانە ئەیبەنەوە بڕوا بکە ئەیبەنەوە بۆچی ئەیبەنەوە چکە بۆ ئەو شوێنەی کە کوردستانی باشوور ئەجوڵێنێ لە باری سیاسیەوە سلێمانیە دکتۆرەکەم بەکردکیشەوە تەبان ئەمە دوای پرسیار ئەوە لێ بکەم مێژووی سیاسی سلێمانی نووسراوەتەوە یاخود لە کتێبەکانە جیاجیا باس کراوە ئەزانی چۆن خۆ مێژووی من بە بڕوای من ئەوەمی من تا ئێستا دووجار کتێبی مێژوویم نووسیوە
من پێم وایە مێژووی هەموو نەتەوەیەک نووسراوەتەوە لە ڕاستیە بە مێژووی زۆر کۆنیشەوە بە مێژووی تازەشەوە بە مێژووینشەوە مەسەلا ئەم کتێبانی کە تۆ ئەیبینی مێژوو نووسراوەتەوە بۆ بەردەوامیش ئەنووسرێتەوە بەردەوامیش نووسێتەوە ئەم بەرنامەی ئێمە هەروە عینەشتا جا ئەمێنێتەوە ئەوەی کە مەسەلە بۆ نمونە هەیئەتێکی دیاری کراو یا مەسەلە تەلەڤیزۆنێکی دیاری کراو یا دەستگایەکی دیاری کراو یا حیزبێکی دیاری کراو بێت مەسەلە بۆ نمونە مێژووی سلێمانی بنووسێتەوە ئەگەر ئەمە بێتە پرۆژەیەک معلومە چەندانی وەکو ئێمە بەشداری تیاکەوە بێتە کارێکی باش و مهم بەڵام تۆ دڵنیابە مێژوو نافەوتێ ئەگەر بشفەوتێ ڕووداوە ئەساسیەکان یان ئەو ڕووداوانی کە وەرچەرخانی دروست کردووە دڵنیابە لە هیچ میلەتێکی دنیا نەفەوتاوە منێکێ لەو ڕخنانی کە لەسەر زۆرێک لە کورتەماڵە کورد مێژووی خۆی نەنووسیوەتەوە کاکە کورد و غەیرە کوردیش مێژووی کوردیان نووسیوەتەوە دکتۆر ئەکرەمی مێهرداد نووسەر و ڕناویر سپاس کە لەم بەرنامە تایبەتە لەگەڵ زۆر سپاس یاددارم ئێوە شواتان لەگەڵ